ئێمە لە هەرێمی کوردستان بەڕەچاوکردنی تایبەتمەندی دۆخی کوردستان بڕیارماندا کە ئێمە پلاتفۆرمێک لەگەڵ واقعی هەرێمی کوردستان بۆ خۆمان بگونجێنین. ئەو پلاتفۆرمەش پلاتفۆرمێکی گژیر دەوێت لەژێر ناونیشانی قوتابخانەی ئەلکترۆنی. قوتابخانەی ئەلکترۆنی پۆرتاڵێکە بێ کە لە ڕێگەی وێبسایتی www.iwana.krd دەتوانن قوتابیان سەردانی بکەن. بۆ هەر قوتابیەک کۆدێکی تایبەت دروستکراوە کە دەتوانێت لێەوە ڤیدیۆکانی خۆی و بابەتی وانەکانی خۆی کە لە قوتابخانە خوێندوێتی تۆمار کراوە دەتوانێت بیبینێ و بە هەمان شێوەش مامۆسایان ئەکاونتیان بۆ دروستکراوە کە دەتوانن لە پەیوەندی بن لەگە قوتابیاندا و بە هەمان شێوەش بۆ بەڕێوەبەرەکان ئەکاونت دروستکراوە کە دەتوانن سەرپەرشتی یاخود چاودێری ئامادەبوون و ئامادەنەبوونی قوتابیان و هەروەها چۆنەتی بەڕێوەچوونی پرۆسەکە بکەن. ئەم پرۆسەیە پرۆسەیەکی پاڵپشتیکارە، پرۆسەیەکی نائیلزامیە کە تایە مامۆسا لەگە قوتابی دەتوانێت لە تەواصولا بێ بە شێوازی تێکست چات و هەروەها بە شێوازی ڤیدیۆ و هەروەها بە شێوازی ڤۆیس. واتە هەر قوتابێک دەتوانێت سوود لەو وانە تۆمارکراوانە وەربگرێ کە لەم پلاتفۆرمایە کە ناوەکەی قوتابخانەی ئەلکترۆنیە کە سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەشی هەر زۆری کۆمپانیاکان ئامادەیان دەربڕیوە کە وێبسایتی www.iwana.krd فری بکەن. ئەم وێبسایتە تایبەتە بێ بە وانەکانی خوێندن لە قۆناغیەکی بنەڕەتیە تاکو قۆناغی 12 ئامادەی وارووا بۆ پەیمانگاکانیش. بەڕێزان، ئێمە دەزانین لە هەموو ماڵەکان ئامێرە هۆشمەندەکان بوونیان نییە. دەزانین کە تابلێت و کۆمپیوتەر و هەروەها مۆبایلی زیرەکیش لە هەموو ماڵەکان بوونیان نییە. بەڵام لەگەڵەوەشدا دەزانین کە لە بەشێکی باش لە ماڵەکان بوونیان هەیە. ئێمە داواکارین کە هیچ خانەوادەیەک خۆی نەخاتە ژێر فشاری کڕینی ئەم ئامێرانەوە و لە ئێستادا بێوێ ئەم ئامێرانە بۆ قوتابیان و بە خوێندکاران بکڕێ. لەبەرەوە داواکارین هەموو قوتابیانی کە دەستیان ڕناگا بە یەکێک لەو ئامێرە هۆشمەندانە کە دەتوانن سوود لە کەناڵی پەروەردەی وەربگرن بە دڵنیاییەوە ساڵی خوێندنی هەموو لایەکتان پارێزراوە دەبێت و بە تایبەتیش بۆ قوتابیانی قۆناغی 12 ئامادەی کە هیچ وانەیەک داخڵ نابێ ئەگەر هاتوو لە ناو پۆل نەخوێنرابێت یاخود نەخوێنرێت و بۆ تاقیکردنەوەکان ئەو بابەتانە بە هیچ جۆرێک داواکراو نین.